ئیدارەی گشتیەکێتی ڕۆژانە ملیۆنێک دۆلاری دەست دەکەوێت. پۆلیسی کەرکووک دەست دەکات بە پێکەنانی فەوجێکی فریاگوزاری یەکگرتوو. دایک و باوکێکی کورد بە تۆمەتی فرۆشتنی منداڵەکانیان دەستگیر کران. لاتی وەرنیوز ئۆسلااوتان لێبێت من و داوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. با قاچاقبردنی ناوچەی سنووری سلێمانی و گەرمیان بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام دەدرێت. ڕۆژانە سەدان تانکەرنەوت لە مەرزەکەەوە ئاودی و ئێران دەکرێ و داهاتەکەش زۆربەی ناچێتە سەر خەزانەی گشتی حکوومەت هێرێمی کوردستان. بەڵکو بۆ ئیدارەی گشتیەکێتی دەبێت هەرەوەش گرفتی زۆر گەورەی بە حکوومەت هێرێمی کوردستان دروست کردووە بەوەی داهاتێکی کەمتری لە ژێردەستایە بۆ دابەشکردنی موچە و جێبەجێکردنی پرۆژەکان. لالایەکی تریشەوە بۆتە کێشا بەهۆیەوەی بەغدا دەڵێت مەرزەکان بازرگانی زۆریان تێدا دەکرێت و داهاتێکی زۆریان هەیە بەڵام پارەکە هیچی دیار نییە. بابەی زانیاریەکان تەنیا لە ڕۆژی 8 یانزەی 2023 لە دەواازەی پەروەستخانەوە 630 تانکەرنەوت ڕەوانەی ئێران کراوە. بۆ مەنەفێستی ئیدارەی گشتی یەکێتی تانی 50 دلار وەردەگیرێت کە ڕۆژانە نزیکەی ملیۆنێک دلار دەکات. بە پێی زانیاریەکانی تیوا ژمارێکی زۆری تانکەر لە گۆڕپانەکانی دەواازەی پەروەستخانەوە ڕاوەستاون. لەسەر شەقامەکانیش ڕێزیان بەستووە بەرەو ئێران و لەوێشەوە بەرەو بەندەڕاباس و بازارەکانی گیان. بەپی بەدواداچوونەکانی تیوار ڕۆژانە بە سەدان تانکەرنەوت ڕەوانەی ئێران دەکرێت. بە نموناونەتی دەفرۆشێت تەنیا مەنەفێستەکەی یەک وەرەقەیە و داهاتەکەی بۆ ئیدارەی گشتی یەکێتیە. ڕۆژانە زیاتر لە 1 ملیۆن دلارە. ڕۆژی 8 یانزەی 2023 لە دەواازەی پەروەستخانەوە 630 تانکەرنەوت ڕەوانەی ئێران کراوە. هەر تانکەرێک 30 تەن نەوتبار دەکات بۆ هەرچەندێک 50 دلار دەدرێتە ئیدارەی گشتی یەکێتی. ئەوە تەنیا لە ڕۆژی 8 یانزەی 2023 بۆ مەنەفێس بڕی ملیۆنێک دلار بۆ ئیدارەی گشتی یەکێتی وەرگیراوە. لەو سەریشەوە کاتێک ئۆتۆمبیلەکان دەگەڕێنەوە باری تایبەت لەگەڵ خۆیان دێننەوە و ئەویش داهاتێکی ترە. بە نمونە لە ئێرانەوە گازوایل، بنزین، NTB، ریفۆرمنت و ئاڕۆها وردە دەکرێت و تەنی 70 دلاریان لێوە دەگیرێت. با پشبەستن بە ڕێنمایەکانی وەزیری ناوخۆ فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووک دەستی کرد بە پێکەنانی فەوجێکی فریاگوزاری یەکگرتوو با سەرجەم کەرەستی سەربازی توانای شەڕکردن و توانای جەستەییەوە. وا بە سەرپەرشتی ڕاستەوخۆی فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووک دەبێت. وا ڕێنمایە و فەوجا لەگەڵ وەزارەتی ناوخۆ یەک دەبێت. فەوجەکە بە پێی پلانی مەشق و ڕاهێنان کە وەزارەت ئامادەی کردووە بەشداری خولی ڕاهێنانی چڕ دەکات. هەروەها مەشق و ڕاهێنان لەسەر هەموو جۆرە چەکێکی سووک و مامناوەند دەکات. مقدم شاخەوان محەممەد بەڕێوەبەری نووسینگەی بەرەنگاربوونەوەی تاوان لە گەرمیان ڕایگەیاند بە تۆمەتی فرۆشتنی 3 منداڵی خۆیان دایک و باوکێکیان دەستگیر کردووە. دەشڵێت منداڵەکان تەمەنیان 3 مانگ بۆ 3 ساڵان بوو. یەکێکیان بە 1000 دلار و یەکێکی دیکەیان بە 1500 دلار و ئەوی تریشیان بە ملیۆنێک دینار فرۆشراوە. ڕاشی گەیاند دایک و باوکی منداڵەکان کوردن و دانیشتووی ناحیەی ڕزگارین. ئێستا دەستگیرکراون و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. بە پێی زانیاریەکانی تیوارەوانەی منداڵەکانیان کڕیوە چەند خێزانێکی جیاوازن و کەسیان دەستگیر نەکراون. مقدم شاخەوان ئاماژەی بەوەش داوە کڕیارەکان و خێزانانن کە منداڵیان نییە. سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.